لە ڤیدیۆی پێشووە باسی Open Shortest Path First یاخود OSPF مان کرد و کۆنفیگەری OSPF مان کرد لەناو ئارکیتەکچەری XR کە زانیمان چۆنایی ئەکرێ چۆن پریفێکس ئەدڤەرتایزی نەکرێت ئەوە بوو کە لوباک ئینتەرفەیسمان بەکارهێنا بۆ تێستی کۆنێکتیڤیتی لە نێوان XR-ەکان یاخود ڕاوتەری سیسکۆکان. ئۆکەی لەم ڤیدیۆیە بە شازێکی جیاوازتر باسی پریفێکس ئەدڤەرتایزمنت ئەەکەین تێئەگەین کە لە ڕیاڵ وۆرد ئەگزامپڵ یاخود لە جیهانی ڕاستەقینەی نێتۆرکە ئێمە پریفێکس ئەدڤەرتایزمنت چۆن ئەەکەین. با من باسێکی تۆپۆلۆژیەکە بکەم کە ئەگزامپڵەکەمان چییە و دواتر ئەچینە سەر کۆنفیگریشن بەیەکەوە. باش وەگە بینن من لێرەیە ڕێدات سێرڤەرەکەم داناوە ئەمە ڕێدهاتە بۆ ئەوانەی کە شارەزای لینکس نین ڕێدهات بریتە لە دیستریبیوشنێکی لینکس کە زۆر بەناوبانگە لە جیهانی نێتۆرکین و ڤێرچۆڵایزیشن و سێرڤەرە. ئۆکەی من لێرە ناوم کلاینت کەواتە ئەکرێ ئەمە وەکو سێرڤەر وەکو کلاینت وەکو هەرچیە بەکاربێت ئەتوانین بەکاری بێنین. باشە نێتۆرکین بۆ مە ئەەکەین ئەو نێتۆرکی کە من بۆ ڕێدهات سێرڤەرەکەی دائنم ئەدڤەرتایزیەکەی نێناو دۆمینی OSPF-ەکە تێستی کۆنێکتیڤیتیەکەین. پاشان گریمان ئێمە وەکو گریمانە لێرەیە چی ئەەکەین لێرەیە بۆ نمونە داتا سنتەرێکمان هەیە سێرڤەرێکمان هەیە هەرچیەکمان هەیە بە XR3 کۆنێکتە XR3 ئەگەر سیر بکەین لێرەیە چیمان کردووە لوباکێکمان هەیە لوباکی سا کە 8 مان ناوەتێ بە سلاشی سیدو ناومانەوە سەرڤەر فارم ئەگەر شۆڕەنی بۆ بکەین ناومنەوە سەرڤەر فارم بیرتانەچێت دیسکریپشن زۆ گرنگە. باشە ئەبێ ئێمە چی بکەین پریفێکس ئەدڤەرتایزمنت بکەین بۆ ئەم لوباکی سەیە کەوکو داتا سنتەرێکی گەورە لێکی ئەینەوە چونکە بۆ ئێمە ئەگەر لێرەیە توانیمان سەکسسفڵی کۆنێکتی ئەم کلاینتە ببین لەگەڵ ئەم 4 یاخود ئەم لوباکە ئێرە وابزانە کە ئێمە نێتۆرکێکی زۆر گەورەترمان هەیە لە پشتی XR3ەوە بۆ ئەوەی کە بتوانین کۆنێکشن دروست بکەین لە نێوانیانە کەواتە بۆ یەک جار سەرکەوتوو بوو بۆوانی تریش سەرکەوتوو هەمان کریتێریایە. ئۆکەی لێرە چیمان هەیە لێرە سەرەتایینە سەر XR یاخود با بڵین ئۆکەی XR-ەکەمان لێرە کردووە XR-ەکە ئینتەرفەیسەکە دروستکراوە بەڵام نێتۆرکی دیماوە هێنە سەر ڕێدهات. بۆ ئەوانەی کە نازانن ڕێدهات چۆن بەکاربێنن من لەم ڤیدیۆیە تەنها باسێکی زۆ سەرەتایی ڕێدهاتەکەین لەگەڵ نێتۆرک کۆنفیگریشن لە ڕێدهاتە. ئۆکەی پێش هەموو شتێک جیهان لینکس زۆر فراوانە لە لینکسە چونکە ئۆپن سۆرسە ئەکرێت زۆر شت بکەیت ئەکرێت تۆ بە تایبەت بۆ خۆت ئۆپەرێتنگ سیستمێ دابنی چونکە هەموو شتێک لە لینکسە فایل و فۆلدەرە دایرەکتەریە با بڵین تۆ توانی دایرەکتەری دروستکەی یوزەر پێرمیشن جیا بکەیتەوە زۆر شت هەیە لە جیهانی لینکس ئەتوانی بیکەی دەست فراوانتری و ئەوەش بۆ زانیاری بەڕێستان کە the world runs on Linux واتە ئەم جیهانی کە ئێمە لە بەردەستمانە ڕەنگە بەڵێ خەڵک زۆربەی ویندۆز بەکارێنێ خۆت ماک بەکارێنێ نە بەڵام ئەو شتێک کە دیار نییە لینکسە کە هەموو شتێک لەسەر لینکس بەڕێوەچێت بە تایبەتی ئینتەرنێت ئەگەر بین سەری XR بکەین لینکسە کێرناڵەکەی لینکسە ئەگەر سەری چەندەها ڕاوتەر و سویچی تر بکەی هەمووی لە لینکسە بۆ نمونە موبایل دیڤایزەکان ئۆپەرێتنگ سیستمەکان بیسەکەی لینکسە کەواتە لینکس جیهانێکی زۆر فراوانە من ڕێکۆمەندی یەکەم سترۆنگلی ڕێکۆمەندیەوە ئەکەم کە فێری لینکس ببن بە تایبەتی ڕێدهات. باشە با لێرە ئێمە سەرەتا چی بکەین سەرەتا فێری ئەوە ببین کە نێتۆرک کۆنفیگریشن لەسەر ئەم ئینتەرفەیسی ئێرەکە هەمانە چۆنە سەرەتا بە سێریشی بکەین IPA کورکراوەی IP ئەدرێسە. باشە زۆر تۆڵیتر هەیە بۆ نێتۆرک کۆنفیگریشن و تۆڵی کۆن هەیە وەکو fconfig. باشە fconfig بەڵام من ڕێکۆمەندی fconfig ناکەم بەرەوەی کۆنە بەڵام IP ئەدرێس یاخود IPA هەموو شتەکان بە جوانی پیشانێ ئەمە لوباکە وازی لێبێنن ئەمەی کە ئێمە هەمانە ئەم ئیفەیە کورکراوەی ئیفەرنێتی زیرۆ وەک لێرە بینین هیچ IPشی لەسەر نیە ئەگەر پینگ کەم بۆ هەر شتێک بۆ نمونە ئەبێت لێرە ئەوەشمان بیر نەچێکە XR دوش گەیتوی هەبێت هیچ نێتۆرکی زڕنیچەوەڵ بۆچی لەبەری ئەسڵەن نازانە گەیتوەیەکەی چییە کڕاوتێکی بینی بۆ شوێی بنێرێ و خۆشی IP نییە کەواتە ئەم سێرڤەرە لێرە پێویستی بە نێتۆرک کۆنفیگریشن هەیە ئەڵێن چی ئەڵێن IPA ئاد وەکو سێریکەن بە تەواویکەین بۆ ئەوی تێبگەن IP ئەدرێس ئاد بەم شێوەیە پاشانەوە نێتۆرکی لێرە دامناوە
10 0 18 یەک ئەین بە گەیتوی لە XR 2 پاشان لێرە ئەڵێن چی ئەڵێن 2 یاخود هەرچەندێک سلاشی 24 ئۆکەی لێرەیە ئەڵێن چی ئەڵێن دف بۆ دیڤایس دیڤایزەکەت چییە لێرەیە ئەمەیە ئەڵێ چی ئەڵێ دیڤایزی ئیثەرنێتی 0 باشە بەڵام بۆچی من لێرەیە ئەڵێ operation is not permitted لەبەرەوەی لینکس چۆن ئیشەکات لینکس لەسەر user privilege ئیشەکە پێویستەکە سەرەتا تۆ ڕووت یوزەرە هەبێ بۆ کۆنفیگریشنی زۆر شت لە جیهانی لینکسا کەم شت هەیە بۆ ئۆردینەری یوزەر بەردەست بێکەواتە هەمان کۆماند بەڵام لە پێشیەوە سودۆیەدا ئەنین ئەگەر ئێستا سەیریشی ئێرە بکەین IP ئەدرێس ئەبێنین IPەکەی وەرگرتووە 10.0.8.2 سلاشی 24 باشە ئەی چی ترمان پێویستە بێگومان گەیتوویمان پێویستە کەواتە گەیتووی دائەنین بۆ ئەوەی کە بتوانێت کۆنێکت بێتەوە بە هەموو دۆمینی OSPF-ەکەەوە ئەڵێن چی ئەڵێن IP route default via کوێ گەیتوویەکەیەکین بە یەک باشە لێرە چی ترمان پێویستە بێت لێرە پێویستەکە دووبارە ئەمە دیاری بکەینەوە باشە بەڵام دووبارە ئەڵێ ناتوانم بۆچی ناتوانێت ئەبێت لێرەیە بێگومان ئەدمان بیر چووە بەڵام بۆچی operation is not permitted دووبارە سودۆمان پێویستە ئێستا ئەگەر سیری بکەین IP route ئەبینین دیفۆلت ئەناسێت لە هەژدەیەکەوە کە ئێمە ئەبێ بچین لە XR 2 کۆنفیگەری بکەین ئۆکەی سەرەتا show IP interface brief لێرە ئینتەرفەیسی چەندمان هەیە سفرمان هەیە هیچ IPشی لەسەر نییە interface 0 no shot description to Red Hat server okay IP version for address یەکی ئینێ بەگومان بە سلاشی 24 okay commit باش ئێستا لێرەیە چی ئەکەین پینگەکەین بۆ ئەو IPە پینگمان هەیە بێگومان هیچ کێشەیەکمان نییە کەواتە ئێستا پێویستەکە نێتۆرکی بکەین لە XR 3 و XR 2 بۆی کە ئەدڤێرتایزی ئەم نێتۆرکانە بکەین بێگومان ئەتوانین بینە سەر router OSPF SP area 0 ئینتەرفەیسی گیگابیت ئیثەرنێتی 000 باشە لێرە چیمان پێویستە سیرگەن بەڕێزان لێرە ئەبێت بیر لە لایانی سکیوریتیش بکرێتەوە ئەگەر گریمان ئێمە ئەم نێتۆرکی ئێرە کەسێکی ئەتاکەرێک بێت یاخود سایبەر ئەتاکە بێ یا هەرچێ بێ لێرە دروست ببێ پێویستەکات لەم ئینتەرفەیسەوە تۆ هەڵاو بە هیچ شوێ وەرنەگری هەڵاو بۆ چ شتێ هەڵاو بۆ OSPF بۆ چونکە ئەگەر هەر کەسێ بتوانێت نێبرشب لەگەڵ ئەم ئینتەرفەیسی ئێرە دروست بکات بێگومان ناتوانێت هەموو ڕۆتەکانی ئێرە ببینێ و ئیتر بۆ distributed denial of service یاخود چەند سایبەر ئەتاکێکی تر بەکاری بێنە کەواتە ئێمە لێرە چیەکەین ئەڵێن passive enable ئەو کاتە بە هیچ شێوەیەک ئەم ئینتەرفەیسی ئێرە نێبرشپی هەڵاو دروست ناکات بەڵکو تەنها پریفیکسەکە وەرەگرێت با بچینە XR 3 کۆنفتین ئینتەرفەیسی لوباکی سا لێرە ئەڵێن چی ئەڵێن ببورن ئەڵێن router OSPF SP area 0 interface لوباکی سا passive enable commit باش بێگومان لە XR 2 ئەبێت پینگمان هەبێ بۆ 4 بەڵێ پینگمان هەیە باشە ئەی لە سێرڤەرەکەەوە بێگومان پینگمان هەیە beautiful باشە trace pathێکەکەین بۆ 8 بزانین بەکوێ ئەڕات ئەچێت بۆ کوێ سەرەتا گەیتوی خۆی ئەبینێت وەکو ئەبینی سەرەتا گەیتوی خۆی ئەبینە پاشان ئەچێتە کوێ ئەچێتە 10.0.16 کە ئەم سیگمنتی ئێرەیە باشە پاشان ئەچێتە کوێ 10.16.8 کە ئەم سیگمنتی ئێرەیە پاشان ئەچێتە سەر لوپاکەکە بەم شێوەیە ئەگەر بینە XR 3 بڵین پینگ بۆ 10.8.2 source لوپاکی سا بەڵێ بێگومان پینگمانە بێت کەواتە ئێمە لێرەیە لەم ڤیددیوە چی فێربووین نێتۆرک ئەدڤێرتایزمنت یاخود پرفکس ئەدڤێرتایزمنت فێربووین لە نێوان هۆستێک بۆ هۆستێک تر یاخود نێتۆرکێک بۆ نێتۆرکێکی تر لێرەیە فێربووین ڕێد هات چۆن کۆنفیگریشنی نێتۆرکی بۆ ئۆکرێ ئەو توڵانە چین کە بەکاریان
پاشان فێر بووین کە چۆن ئەدڤێرتایزی نێتۆرکین بۆ SPF دۆمین فێری ئەوەش بووین کە پاسیف ئینیبل یاخود پاسیف ئینتەرفەیس چۆن بەکاربێنین و پاسیف ئینیبل سوودەکانی چین بێگومان لەلایەنی سکیوریتی و پێویستەکە بیری لێ بکرێتەوە. هەتا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.